وەکاوڵەتیەک دەنگی من بۆ پارتی دیموکراتی کوردستانە بەتاکید نەک تەنها بۆ پارتی بۆ هەموو خەڵکی کوردستانە چه حزبێک بە باشتری بزانم دەنگ بە ئەوەدەم کە خزمەتی زیاتر بێت خزمەتی هاوڵاتیان بکات ینی لە هەموو هاوڵاتیاندا بێت بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەڵدەبژێرم داوا لە هەموو هاوڵاتیەکانی تکە گەنج و کە بتوانێت دەنگ بدات دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بداتن پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت هەموو شتێک دابین بکات بۆ نمونە ئەم ساڵ هیچ کێشەی کارەبا و ئاو نییە ساڵانی ڕابردوو کەمێک کێشە هەبوو بەڵام ئەم ساڵە کارەباکە کە کراوەتە 24 ساعتی هیچ حاڵەتەیەک مشکلەیەکی نییە پارتی دیموکراتی کوردستان حزبێکە کە دەتوانێت شەڕ لەگەڵ بەغدا بکات بۆ خزمەتی گەلی کوردستان بۆیە بە باشتری دەزانم هەموو هاوڵاتیەکان بۆ ئەوەی لە هیچ شتێکیان کەم نەبێت دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان